لە فراکسیۆنینەوەی نوێ دەکەم بە پێی مادەی 57 ڕێک و پێچی دانیشتنەکە بپارێزن. بە پێی بڕگەی دووی هەمان مادە ئاگادارتان دەکەینەوە ڕێک و پێچی جەلسەکە بپارێزن. بە پێی بڕگەی چواری مادەی 57 داوا لە فراکسیۆنینەوەی نوێ دەکەم جەلسەکە جێبێڵێ. دانیشتنەکە بەجێبێڵن. بە پێی بڕگەی چواری مادەی 57 داوا دەکەم دانیشتنەکە جێبێڵن. دەرگاکە بکەنەوە دانیشتنەکە جێبێڵن. دانیشتنەکە جێبێڵن. دانیشتنەکە جێبێڵن. بەڕێ سەرۆکی پەرلەمان بەڕێ پەرلەمان بەڕێ سەرۆکی فراکسیۆنینەوەی نوێ تکا دەکەم. ئەندامانی خۆت بە پێی مادەی 57 ئاگادارم کردنەوە کە جەلسەکە نەشێوێنن. بە پێی بڕگەی چوار لە هەمان مادە پێتان ڕادەگەێنم کە جەلسەکە جێبێڵن بۆی بە شێوەیەکی هێمانە ئەمە پەیوەندی بە قوتی خەڵکەوە هەیە. لیژنەی دارایی دەدەینە دەنگدان.